حکوومەتی هەرێمی کوردستان بە نیازە لە ڕێگەی گفتوگۆوە کێشە کەلەکەبۆکان و پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا چاک بکاتەوە. یەکێک لە خاڵەکانی بەرنامەی کاری کابینەی تازەی حکوومەتی هەرێمی کوردستانیش باشترکردنی پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێم و ناوەندە، بەڵام بەهۆی هەڵەکانی کابینەکانی پێشووی حکوومەتی هەرێم کێشەکان زۆر قوڵ بوونە، بۆیە پێدەچێت ئەو کارە هێندە ئاسان نەبێت و بە سەردانێکی چەند سەعاتی چارەسەر نەکرێت. بمانەوێت نەمانەوێت زۆرێک لە تێگەیشتن هەیە لە بەغدا لە بەرامبەر هەرێمی کوردستان کە ئەویش ئەوەیە هەرێمی کوردستان بەشەکەی خۆشی دەبا و بەشەکەی ئێمەش دەبا. ئێمە دەبێت ئەو تێڕوانینە بگۆڕین لە ڕێچیەوە دەگۆڕین لە ڕێ ئەوە کە هیچ نەبێ ئیستعدادمان هەبێ بەشێک لەو نەوتێککە هەناردە دەکەین بە فعلی بەپێ ئەو ڕێکەوتانەی کە کراوە دەبێ جێبەجێ بکەین، دەبێ بینێرین لە ڕێی سۆمەوە. من پێم وایە ئەگەر ناردنی نەوت لە ڕێی سۆمەوە دەبێتە هۆی بوژانەوەی ئابووری هەرێمی کوردستان و دۆخی ئابووری هەرێمی کوردستان و دۆخی فەرمانبەران باشتر بێ، پێم وایە دەبێ سێودووی لێ نەکەین، باشتر دراسە بکرێ و نەوەک تەنیا لە ڕۆژی دووەمی دەست بەکاربوونی حکوومەتدا بە پەلەپروزێ وەفدێک بچێتە بەغدا و تەنیا با بڵێن پێشنیارێک فڕێ بدات. پێم وانییە حکوومەتی بەغدا بە تەنیا لەسەر ئەساسی پێشنیارێکی حکوومەتی هەرێم بتوانن بگەنە ڕێکەوتن. حکوومەتی ناوەند ماوەی زیاتر لە 7 مانگە بە پابەندبوونی بەناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم پەیامی نیازپاچی بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان و چارسەرکردنی کێشەکانی لەگەڵ هەرێم گەیاندۆتە هەولێر. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش لە پەرلەمانی کوردستان دەڵێت پێویستە حکوومەتی هەرێمی کوردستانیش بە پابەندبوونی بەناردنی ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت لە ڕێگەی سۆمەوە نیازپاچی خۆی بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی نێوان هەولێر و بەغدا و چارسەرکردنی کێشەکانی نێوانیان دەربڕێت. چاکردنی پەیوەندی تۆکمەکردنی عیلاقە و پەیوەندی دوو با بڵێن دوو وڵات هەرێمێک یا وڵاتێک بە سەردانێکی چەند سەعاتی پتە ناکرێ. دەکرێت ئەو سەردانە بۆ بەرجەستەکردنی هەندێک بەرژەوەندی شخصی بوو بێ یاخود حیزبی بوو بێ، بۆیە تەوکردنی عیلاقە و باشترین پەیوەندی لە مابینی خۆمان و بەغدا بەڕاستی پابەندبوونە بەو خاڵەت جەوهەریانەیەکەوە لە ڕێکەوتنامەکەی بینی هەرێم و بەغدادا مۆر کراوەویش ڕادستکردنی ئەو ڕێژە نەوتەیە کە بەداخەوە موچەی فەرمانبەرانی لەسەر خێرێکە بۆستێ و هەروەها ژێرخانی ئێمە لەسەر سفر بکرێتەوە. ئامادە نەبوونی هەرێم بۆ ڕادەستکردنی ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت بە حکوومەتی ناوەند وای کردووە فشارێکی زۆر لەلایەن کوتلە شیعەکانەوە لەسەر سەرۆکوەزیرانی عێراق دروست بێت کە بەغداش لە ڕێکەوتنەکەی بکشێتەوە و پابەند نەبێت. بۆیە لە ئێستادا کابینەی تازەی حکوومەتی هەرێم تەنها یەک ڕێگای لەبەردەمە بۆ ئەوەی کێشەکان لەگەڵ بەغدا دووبارە نەگاتەوە لووتکە و جارێکی تر مەترسی قەیرانی دارایی لەسەر هەرێم دروست نەبێت، ئەویش بە زووترین کات نەوتەکە ڕادەستی سۆمۆ بکات. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.